بە خۆشحاڵیەوە زۆرن ئەو کارە هونەری و سینەمایانەی کە لە ئێستاە لە جەرەوەی وڵات نمایش ئەکرێن و لە کێبڕکەیان و زۆرێک لەو کارانش ئێستا توانیویانە کە سنووری کوردستان تێپەڕن و بتوانن لەگەڵ بەشێک لە فیلمە جیهانیەکانە بتوانن کە ئێستا نمایش بکرن وەروای کێبڕکێش بکەن. لە ئێستایەکێک لەو فیلمانەی کە بەژێن لەژێر ناونیشانی تاقیگەی ژمارە 2 کە یەکێک بوو لەو فیلمانەی کە بەشێک لە ئەکتەرە هەرە دیارەکان و خاوەنی با بڵێن بینەرێکی زۆرە لەگەڵەوە شاتوانیوێتی کێبڕکێ بکات و بتوانێت کە نازناوێکی باشیش بۆ فیلمەکە بۆ کاستەکەی بەدەست بێنێ. لە ڕوانگەی گۆڤاری تالگینگ شۆرت یەکێک لە باوەڕ پێکراوترین گۆڤارەکانی کورتە فیلم لە جیهاندا، کورتە فیلمی بەڵگەی تاقیگەی ژمارە 2 لە دەرهێنانی ئیدریس عەبدی و ئاوارە عومەر و بەرهەمی کۆمپانیای لامیدیا وەک یەکێک لە باشترین کورتە فیلمەکانی ساڵی 2022 ناسەنراوە. ئەم گۆڤارە ساڵانە باشترین کورتە فیلمەکان لە ڕوانگەی ڕەخنەگرانەوە بڵاو دەکاتەوە. مارەنا هێرستۆف ڕەخنەگری سینەمایی و پرۆگرامەری فیستیڤاڵی شفێل دا کورتە فیلمی تاقیگەی ژمارە 2 لەگەڵ فیلمی تامی گێلاسی عەباس کیارۆستەمی بەرئاورد کردووە.